بەڕێوەچوونی ڕێڕەسمەکانی ڕێزگرتن لە یادیگیان بەختکردووان دیمەنێکی دیکەیە لە بەردەوامبوونی شۆڕشی ژینە. بەڕێوەچوونی ڕێڕەسمی یادیگیان بەختکردووان سەرەڕای گوشاری وەحشیانەی کاربەدەستانی ڕژیم زیاتر پەرەیسەندووە و بەربەڵاوتر بووە. بەڕێوەچوونی مەراسمەکانی یادکردنەوە لە یەک گیانبەختکردوو بووەتە مەراسمی یادکردنەوە لە چەندین گیانبەختکردوو و لەوەش گرنگتر یادکردنەوە لە گیانبەختکردوانی شارێک. لێرەدا ئاماژە بە چەند نمونەیەک لە بەڕێوەچوونی ڕێڕەسمەکانی ڕۆژەکانی پێنجشەممە و هەینی دەکەین. ڕۆژی هەینی 26 خەزەڵوەر ژمارەیەک لە کاسبکاران و دادخوازانی خەباتکاری بۆکان لە ڕاگەیاندنێکدا ڕۆژی شەمەیان وەک ڕۆژی بەڕێوەبردنی ڕێڕەسمی یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لەو شارە دیاری کرد. هێزەکانی ڕژیم ڕۆژی شەمە بە مەستی پێشگرتن لەو حەرەکەتە خەباتکارانەیە ئارامستانی شارەکەیان گەمارۆدا. لە بریەوە دایکانی دادخواز لە ماڵی یەکێک لە دایکە ناسرا و تێکۆشەرەکانی ئەو شارە بە ناوی دایەمینە دایکی گیانبەختکردوو شەهریار محەممەدی کە بە شێری شارەکە ناودێرکراوە کۆبوونەوە و بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لەسەر یەکگرتووی دادخوازان و درێژەدان بە ڕێبازی جگەرکۆشەکانیان جەختیان کردەوە. دایەمینە لەو گردبوونەوە ڕێکخراوەدا وتارێکی پێشکەش کرد و لە قسەکانیدا ڕوو لە بەرپرسانی ڕژیم وتی ئێوە توانیتان ئەمڕۆ ڕێگری بکەن لە کۆبوونەوە لەسەر گوڵکۆی ئازیزانی گیانبەختکردومان، بەڵام ئەوان لە ناو دڵماندان شانازیان پێوە دەکەین و یاد و بیرەوەرەکانیان هێز و ورەمان پێدەبەخشێت بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشان لە دژی ستەم و ستەمکاران. ڕۆژی هەینی 26 خەزەڵوەر ڕێڕەسمی یادی گیانبەختکردوانی بزوسنەوەی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادی، حوسەین عەبدپەناه، حەمید گوڵی و عیسا بیگلەری لەلایەن بنەماڵە و ژمارەیەک لە تێکۆشەرانەوە بە پێشچاوی مەئمورانی سەرکوتگەر لە بەهەژ محەممەدی سنە بەڕێوەچوو. هەر لەو ڕۆژەدا بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخواز لە شاری مەهاباد و یەکێک لە گوجەکانی دەوروبەری ئەو شارە یادی گیانبەختکردووان مێهران ڕەحمانی و دکتۆر ئازاد حوسەینپوریان بەرز ڕاگرت. ڕۆژی پێنجشەممە 25 خەزەڵوەر ژمارەێک لە دایکانی بوێر وێڕای کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی مەریوان لەسەر گوڵکۆی چوار گیانبەختکردووی شۆڕشی ژینە واتە بۆرهان مەنسوورنیا، عوسمان نادری، مێهران تاک و بێهروز مەلەکی کۆبوونەوە و گۆڵبارانیان کردن. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم نەیانوێرا هیچ کاردانەوەیەک لە خۆیان نیشاندەن. ڕۆژی پێنجشەممە 25 خەزەڵوەر سەرەڕای حەزوری بەرچاوی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم ساڕۆژی گیانبەختکردوو ئارمان عەمادی لە گۆڕستانی گوندی ئەمادابادی مەرفدەشت بەڕێوەچوو. هەرەو ڕۆژە ڕێڕەسمی یادی 22 ساڵەی لە زایکبوون و یەکەمین ساڵیادی گیانبەختکردنی سپێر ئەسماعیلی لەسەر گوڵکۆی ئەو گیانبەختکردووەی ڕێگەی ئازادی لە گۆڕستانی بەهەشتی حوسەینی قەزوێن بەڕێوەچوو. ڕۆژی پێنجشەممە 25 خەزەڵوەر ڕێڕەسمی ساڕۆژی گیانبەختکردنی ئەرشیا ئیمام خۆلیزادە بە ئامادەبوونی بنەماڵە و کەسوکاری لە گۆڕستانی وادی ڕەحمەتی عەلەمدار لە تەورێز بەڕێوەچوو. لە نێو سەرجەمە و حەرەکەتە خارەمانانە و خەباتکارانەی کە ئاماژەیان پێکرا بەیاننامەی دادخوازان و دایکانی گیانبەختکردوانی شاری بۆکان پێویستی بە وەبیرهێنانەوە و جەخت لەسەرکردنەوەیە. چەند ڕۆژ بەر لە بڵاوبوونەوەی ئەو بەیاننامەیە نەماڵەی دادخوازانی ڕاپەڕینی خەزەڵوەر و بزوسنەوەی شۆڕژگەرانە و سەرتاسەری 1401 بە بڵاوکردنەوەی پۆستێکی هاوبەش لە پێجی ئینستاگرامدا ڕایەنگەیان کە ئابان بەردەوامە. بنەماڵەی دادخوازان وێڕای بڵاوکردنەوەی وێنەیەک کە لەسەری نووسرا بوو ئابان درێژە هەیە دەقەیەکی هاوبەشیان لە لاپەڕەکانی ئینستاگرامدا بڵاو کردەوە. بنەماڵەی دادخوازانی ئاخێزی ژن ژیان ئازادی لەو بەیاننامە هاوبەشدا وتیان ئازیزانی ئێمە ڕێگەیەکیان گرتە بەرکە پێشتر بە خوێنی مناڵانی ئابان سوور بوو. ئەوان ڕێگایەکیان گرتە بەرکە ترس تیادامانەی نەماوە و بۆ ئەوەی بگەن بە ژیان دەبوو بە مەرگدا تێپەڕن.
ڕێگایکی کا کەسانێکی وەک محسن محەممەدپور و پوریا بەختیاریەکان ئاڵا هەڵگری بوون و هەزاران کەس گیانی عەزیزیان لە پێناویدا بەخت کرد. ڕێگایەکە نەخەزەڵوەری تایبەت بوو بە بەنزین و نەگەلاوێژی بە حیجاب. ڕێگایەکە کۆتاییەکەی بریتیە لە ئازادی و کۆتایی هێنانی ستەم. بەرپرسانی ڕژیم لە کاتێکدا لە ژێرگوشاری قێرانە جۆراوجۆر و لە یەک هەڵپێکراوەکاندا ڕۆژ بە ڕۆژ لاواستر دەبن و بێتواناییان لە بەڕێوەبردنی کۆمەلگادا تا دێت کوڵتر و ئاشکراتر دەبێت، زیاتر لە هەر کاتێکی تر لە هەر چەشنە حرەکەتێکی ناڕزایەتی دەترسن. بەڕێوەچوونی ڕۆڕەسمیاتکردنەوەی گیانبەختکردووان لەلایەن بنەماڵە و هاوڵاتیانی ئازادیخواز و بوێرەوە یەکێکە لەو مەیدانە ناڕزایەتیانەی کە بەرپرسان و کاربەدەستانی ڕژیم لە ئەگەری پەرەسەندنی گەلێک دەدەرسن. لەمڕۆوە بەردەوام و بەتایبەتی لە سەروبەندی ساڕۆژی گیانبەختکردوواندا هەموو هێزی سەرکوزگەرانەی خۆیان بەکاردەهێنن بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی هەر چەشنە مەراسمێکی کە هێمایەک بێت لە هاوخەباتی و یەکگرتووی و بەردەوامی شکستیان هێناوە. بنەماڵی دادخوازان و بەتایبەتی دایکانی داغدار لە ناو قوڵایی کۆمەلگا و لە ناخی کۆمەڵانی خەڵکی ئازادیخوازدا ڕەگ و ڕیشەیاندا کوتاوە و ترسی بەرپرسانی ڕژیم لەوان واقعیە. ئەوان بە بێسەڵکردنەوە لە هەر هەوڵێکی سەرکوتگەرانەی دام و دەستگای ئیتلاعاتی و قەزاییەکان بە کۆمەلگایان نیشانداوەکە لەم قۆناغەدا پێشەنگ و ئاڵا هەڵگری شۆڕشی ژینان. بنەماڵی دادخوازانی ڕاپەڕی نیابان و بزوستنەوەی شۆڕشگەرانە و سەرتاسەری 1401 نووسی بوویان ئابان بەردەوامە. بەڵام ئێستا دەکرێت ئەوەش بڵین کە خەباتی ئیلهام بەخشی دادخوازان و لەسەروی هەمویانەوە دایکانی داغدار مژدەی ئەوەمان پێدەبەخشێت کە شۆڕش تا لە گۆڕنانی کۆماری ئیسلامی و دامەزراندنی نظامێکی دادپەروەرانە و جەماوەری هەروە بەردەوامە.